ئەگەنە ڕێکەوتن وردەکاری زۆرە ئەو بابەتە بەڵام دوجار واقع حال چۆنەوە تەطبیقەکرێ هەم لە بابەتی نەوت چی هەیە و هەم لە بابەتی ئیراداتی مەحەلی من جا لەوەی جێگری سەرۆکی پەرلەمانم سەرۆکی لیژنەی مادی 140 لە پەرلەمان ئێمە ئەو یاسایەمان دەرکرد بەداخەوە دەبوو برایانی ئێمە لە حکوومەت ئیشان لەسەر بکردایە و متابعیان کرایە بەڵام ئەو وەرکەیش بە وەرکەی شەڵساین لە مانگی حەوت موافقەی سەرۆکوەزیرانمان هێنا کە ئێستا نوسخەیەکمان پێیاندا لەوەی کە لیژنەیەک بە پەلە دروست بکرێت بۆ دوو خاڵ بۆ جێبەجێکردنی مادەی دوو لە یاسای ئیلغاکردنەوەی قەراراتی مەجلیسی یاسەوەرە کە تایبەتە بە ئیلغاکردنەوەی عقودی زراعی و بڕگەی دووەمیشی کە تایبەتە بە سەر لە نوێ مامەڵەکردن و دەستپێکردنەوەی جوتیارەکان بۆی زەویەکانە بگەڕێتەوە ناوەکانی خۆیان بەدڵنیانەکەینەوە لەگەڵیانە بین بە بەردەوامی هێشتا بانگەشەی هەڵبژاردن پێ نەکردووە خەڵکێک بە ناوزڕاندنی بە کوردستانی کورد و پێشمەرگە دەستێمە بانگەشە کردووە دوێنەشدا لاپەڕی تایبەتی خۆتان هەبوو لەسەر بابەتی پێدان وایە بۆچی وا دەکەن ئێمە وەڵاممان داوەتەوە حەقە بانگەشەی انتخاباتیش سنوورێکی هەبێ ئەوە تێنەپەڕێنێت تواتویتە شارێک لەم شارە بە خوێنی پێشمەرگە و دەستگامەکانی تر پارێزراوە و لە شارێکەوە هاتووی کە چەند جارێک کۆنتترۆل کراوە لەلایەن داعش و تۆ بۆ خۆت هێشتا کۆمەڵی مەلەفت لەسەر ناکرێ بێ قسە لەسەر هەندێک بابەتی حساس بکەیت کە ڕەنگە برایەتی نێوان پێکاتەکان بخاتە مەترسیە و بینیتان لێرە جنابتان تورکمانی لێ عەرەبی لێ ئێمە هەوڵە دەین پارێزگاری لەو فرەنەتەوەیە بکەین خەڵکێکی شارەزای ئەم شارە نیە دێت ئەم شارە دەبێت پێشتر تەبیعەتی شارەکە بخوێنێت ئەگەنە ڕێکەوتن وردەکاری زۆرە ئەو بابەتە بەڵام دوجار واقع حال چۆنەوە تەطبیقەکرێ هەم لە بابەتی نەوت چی هەیە و هەم لە بابەتی ئیراداتی مەحەلی